پارەکە لە سنگاپۆر دانەڵد ترامپ و کیم یۆنگ ئون پەسەندیان کرد بۆ بەرەو تەواوکردنی لابردنی چەکەکانی ناوچی دوورگەی کوریای باکوور کار بکەن. لە ڤێتنام گوشار هەیە بۆ ئەوەی ڕوون بکرێتەوە مەبەز لەو بۆ چوونە چییە و چۆن دەست بە ئەنجامدانی ئەو کارە بکەن. پێم وایە هەردوو لە گوشاریان لەسرە بە پێچەوانەی یەکەم کۆبوونەوەی لووتکەیی ئەنجامی ڕاستەقینە و دەست بێنن. دەنا پێم وایە بە شکستدا دەنرێت و پاشان دەگەڕێنەوە سەرەتا. ئەمریکا لە کوریای باکووری دەوێت هەنگاوی ڕاستەقینە وەک لە ناوبردنی ناوەندی سەرەکی ناوچی بۆ لابردنی چەکەکانی ناوچی هەڵبێنێتەوە یان لیستێک لەو چەکانی ناوچی و موشەچی جەبەخانە دابین بکات. کوریای باکوور لە ئەمریکای دەوێت گەمارۆی لەسەر هەڵبگرێت یان بە فەرمی کۆتایی بە شەڕی کوریای دەیەی ساڵەکانی 1950 بهێنێت. بەڵام هەرە ئاکامی بەبەرهەم دەکرێت ڕێکەوتنێک بێت کە ڕەوتەکە بدرێت بە کارهەڵستانی پلە خواردتر. هەردوو ڕێبەر ناتوان خۆیان هەر شتێک چارەسەر بکەن. پێم وانی ئەوان تێگەیشتنی پێویستیان هەبێت هەندێک بابەتی زۆر بە گرفت جێبەجێ بکەن بۆیە پێویستیان بە زانایان و بە کارناسانە. ئاماژەیەوە هەن کە ڤێتنام کاریگەری لە چاو سینگاپۆر باشتر دەبێت. لە ئامادەکاری بۆ کۆبوونەوەی لووتکەیی کاربەدەستانی ئەمریکا کۆبوونەوەیان لەگەڵ لایەنی کوریای باکوور پێکهێناوە و لە ڤێتنام هەردوو لایەن دوو ڕۆژیان بۆ کۆبوونەوە هەیە بۆ ئەوەی بتوان لەسەر ڕێکەوتنێکی ناوچی بسازێن.